دهان سالا مشتمر رو بری کفتن امریکا و ایرانی هنه تنه به داخوانی بلیدوانان ش سالن هفته و هشته حتی دیگه تنها داخوانین ایران و امریکا لهمبر هفدو گلک تندو بن کێشەکانیش هەروەکو خۆیەتی کێشەش هەروەکو خۆنە گەلای جەشروڤەکارن سیاسی دەبێژن نەک جاران سیاسیشی دەبێژن یا نزیکە بەریەکەفتنا سەربازیە ئیران و ئەمریکا لە ئەمرێ واقعدا تشتێک نییە ئەمریکا هۆشداریان دەدەتن ئیرانژی بەردەوامە لەسەر کاری خۆ پێشخستنا وڵاتی خۆ ڕالێ موشکین بالستیڤە دەربارەیەکی مەمیوانێکە بەڕێز ناسر باباخانی چاودێرێ سیاسی کۆ لە واشنگتن دەتگەلمەدا بێت بەڕێز ناسر شەڕباش و خێراتیژی بۆ کوردستان 24 ئەمریکا بەردەوامە لە هۆشداریدان هەم بە جیهان و هەم بە ئیرانیش لەسەر دروستکردنی موشێکی بالستی لە هەمان کاتە ئێرانیش بەردەوامە بەبێ گوێدان بە هۆشداریەکانی ئەمریکا دەرئەنجام چی دەبێتن؟ ئەوەی ڕاستی من پێم وایە بەر لەوەی کە بەوردی وڵانی پرسیارەکەی جەناب دەمەوە پێم خۆشە ئاماژە بە شتێک بکەم ئەویش ئەوەیە کە کۆماری ئیسلامی هەفتەی ڕابردوو کەم ڕۆگەیشتنەتە ڕۆژی شەممە هەفتەی ڕابردوو دەتوانم بەڵام هەفتەیەکی تاڵ بۆ کۆماری ئیسلامی هۆکارەکەشی دەگەڕێتەوە سەر ئەوەی ئەگەر وڵاتێک نۆرماڵ بێ ئەگەر حکوومەتێکی دموکراتیک بێ دەبێ چاوەڕوان قەیران نەکە بەڵام کۆمپیستانی لەو وڵاتانەیە بەردەوام تووشی قەیرانی نێوخۆیی دەبێت تووشی قەیرانی ناوچەیی دەبێت تووشی قەیرانی نێونەتەوەیی دەبێت هۆکارەکەشی دەگەڕێتەوە سەر وڵاتێکی نۆرماڵ هیچ وڵاتێک لە دنیادا تەنانەت کۆریای باکوور کە وڵاتێکی دیکتاتۆریە وەک ئێران تووشی ئەو قەیرانانە نەبووە بۆیە لە پەیوەندی دەگەڵ مەسئلەی ئەمریکا و مەسئلەی کۆماری ئیسلامیدا کە ماوەی 30 ساڵەوە بۆ خۆت لە سەرەتای قسەکانتدا ئاماژەت پێکرد ئەو مشتمڕە هەبووە بە باوەڕی من بەشێکی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەم وڵاتە وڵاتێکی نۆرماڵ نیە یعنی داواکارەکانی دنیای مۆدێرن لە ئێران ئەوە بووە کە ئەو موشە پالیستیانەی هەیەی ڕایان بگرێت بۆ وێنە نەیاندا بە رووسیا بۆ وێنە مافی مرۆ پێشێن نەکا بۆ وێنە بارمتە نەگرێت وەشتی لەو دەستەی کە ئەگەر تۆ بێنی بە دموکراتیکیانە چاوی دەبکەی دەتوانی بڵێن کە ئەمە لە وڵاتێکی غەیری نۆرماڵ و غەیری دیموکراتیک سەردەدا بەڵام بۆ ئاماژەم بۆی کرد کە حکومەتێکی کاڵ و ڕەش بوو لە درێژەی قسەکانمدا فەرمونەگە زۆر باشە کاک ناسر پرسیارێکی زۆر جددی هەیە کە بەردەوام ئێران هەڕەشە دەکات دەڵێ ئەو موشەکانە بەکاردێنن پرسیارەکە ئەمەیە ئایا ئەگەری بەکارهێنانی ئەو موشەکانە لەلایەن ئێرانەوە هەیە بە دیاریکراویش دژی ئیسرائیل یاخود ئەمە تەنها قسەیە وەکو زەختێک بۆ ئەمریکا تا بگەڕێتەوە ناو ڕێکەوتنی ئەتۆمی و هەڵگرتنی سزاکان لەسەر ئێران پرسیارێکی بەجێ بوو چون بە حکومەوەیەکە هەر ئەو ڕۆکە ینی لە دوینەوە وەک دەزانن ڕابەتمالی نێردراوی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران بە حکمی ئەو کێشانەی کە بۆی ساز بوو هەر وەک دەزانن ڕابەتمالی بۆ خۆی بە معماری ڕێکەوتنامەی ئەتۆمی ئەو شتێکە بە بەرجام ناسراوە کێشەی ئەمنی بۆ ساز کراوە و لە ئێستادا کەوتۆ دەژێت چاوەگێری و لێپرسینەوە لەگەڵ FBI سەبارەت بە ئەو شتێک کە پێی دەڵێن سوئی مدیریەت یان بەڕێوەبردننی خراپی بەڵگەنەهێنیەکان کە ئێستا بۆ خۆشی باسی لەوەی کردووە جەختی لەوە کردوێتەوە کە ئێستا هەڵکە سێرراوە و خوازیاری ئەوە بۆ کە لەم لێپرسینەوەوانە ئەو براوەی سەرەکی دێت مەبەستم ئەوەیە کە بڵێم وەک بۆ خۆت لە ئاماژەت پێکرد تەواوی حەولی ئێرانی ئەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان بگەڕێتەوە سەر بەرجام بەڵام لە ڕوانگەی زۆرێک لە سیاسیەکانەوە تەنانەت کەسێکی وەک بایدێن کە بە شێوەیەکی با بڵێ زۆر خۆبوێرانە لەگەڵ دۆستی ئێران دەیهەوێت لە بەرەبەری هەڵبژاردنەکاندا بە هەر شکڵێکی دێ نەک ڕێکەوتنامەیەکی نوێت ئەوەی پێی دەکرێت لە ئینگلیسیدا ئەگریمنت بەڵکو دەیهەوێت ئەو شتێکی ئەوان پێی دەڵێن تەفاهمنامە ئەندرستاندینگ یعنی بێنێ ئەو بارمتانەی کە ئەمریکای ئێرانیەکان کە لە زیندانەکانی ئێراندا بگۆڕنەوە و لە هەمان کاتیشدا لەو ئاستەیدا ڕابگرێ و توێتەکان وە لەوە زیاتر نەچێتە پێش بووی کە دەنگەری ئەمریکایی پێمن بکا بەوەی کە باجی بە ئێران نەداوە بۆیە حەولەکان کە دەبینی سیاسەکان یعنی ئەو دۆخێک ئێستا بە تایبەتی لە کۆنگرێس حاکمە هەر هەفتەی پێش و بڵێن سەرۆکی پەیوەندیەکانی دەرەوەی کۆنگرێس نامەیەکی زۆر توندی بۆ بایدن نووسی و لەوێ ئەنگلەیی لێکرد کە تۆ دەتەوێت بە خوێنی سەربازانی ئەمریکی خەزینەی ئەمریکا پڕکەی خەزینەی کۆماری ئیسلامی پڕکەی و ئەو ڕابردمالیەیە کە ئێستا لە سەرکار
جارێ لابناوم دیارەمە بەوردی نازانین تەواوی باسەکە و لایەنەکانی چییە بەڵامکی ئەو کەسە ئێمە چەندین جار داوامان لێ کردووە ئەو ڕەوتی دانوستانانەی کە لە عودمان هەیە لە دەرەوە هەیە کۆنگرس ئاگاداری ئەوە نەبوو چون وەک دەزانن بە پێی یاسایەکی پەسەندکراوی ساڵی 2011 کە بە HR 1191 ئینارات نێودێرکراوە دەڵێ کۆنگرێسی ئەمریکا بە هیچ کلۆجێک دەبێ ئاگاداری سەرجەم فریزکردن هەڵپەساردن و هەر چەشنە ئاڵوگۆڕێک لەو ڕێکەوتنامەی کە ساڵی 2015 واژۆکراوە ئاگادار بکرێت بێت و ئەگەر چەکێک دەمە بخێ یان ئاڵوگۆڕێک بەسەر ئەمەدا بێت کۆنگرە ڕەزامەندی لەسەر ناکەوە دەوڵەتی پێم دەکات لە کورتی ئەگەر ببڕمەوە لە بەشی ئەو وڵامی اختیارەتی باشە کاک ناسر دەتوانم بڵم ئەوە کاک ناسر ببوورە بەس لە ساڵی 2020ەوە ئەو کاتی باسییان دەکرد کە ئێران لە دروستکردنی چەکی ئەتومی ینی قۆناغی زۆر مەترسیان بڕیوە دەبێ ڕێ لێ بیگیرێتن ئێستا 2023 کەچی هەر خەریکی لێدوان و لێدوانکارینە لە بەرامبەر یەکتری ینی هەم گفتوگاکانی ڕێکەوتنی ئەتومی زیندوو ناکرێتەوە هەم ینی سنۆرێک دانانرێتن بۆ ئەوەی کە ڕێگیری لە ئیران بگرێتن ئەم چەکە ئەتومیی ڕابگرێتن کەواتە لێرە تەنها کات کوشتن نییە ینی خۆڵکردنی چاوی خەڵک نییە لە بەرامبەر ئەم پرۆژە ئەگەر مەترسیە ئیران دەستی بۆ بردووە یەکێک لە هەر گلێ سەرچێکانی بەشێک لە کۆمەڵگەی ئەمریکی مەبەستم کۆمەڵگەی ئەمریکی بەعام نییە مەبەستم بە تایبەتی بڵێن کۆنگرسمەن و سێنا و سیاسیەکانی ئەمریکایە و لە هەمان کاتیشدا لایەنێکی بەهێزی ئەم جریانە کە دەگەڕێتەوە کە ئیسرائیلە یعنی ئێستا کە دەبینی ئێران کە هەر ئەوڕۆ لە بروکسل یەکێتی ئەوروپا پشتیوانێکی لێوێنەی لە ئوکراین دەربڕی و بە شێوەیەکی زۆر جدی ئێرانی سەرکۆنە کرد و ئیرانەی ئەو یارمەتیانەی کرد کە بە رووسیای دەکات یعنی مەبەستم ئەوەیە کە تا دوای نوێکێریەکەتی ئەوروپا دارەدارەی لامەلامەی لەگەڵ کۆماری ئیسلامی دەکرد ئێستا و کارێکی وە تەنانەت حوتی ڕابردوو گەمارۆکانی بۆ سەر بەرنامە موشکی بالیستیەکانی کۆماری ئیسلامی سەر لەنوێ ساز داوە یعنی ئەمە نیگەرانیەکە کە بە توندی کە بەرۆکی ئوروپای گرت و ئوروپایە کە لە هەموو بوارێکدا لەگەڵ کۆماری ئیسلامی دەتوانن بڵم ئەرزمکردن دارەدارەی دەکرد لەلایەکی دیکەشەوە ئەمریکاش گەیشتوتە ئەو ئاسو قەناعەتی و تەنانەت ئەمن لابردنی ڕەبردمانی ئەگەر شیمانی لابردنی ئەوەی هەبێ هەر لەو ڕاستایەدا سەیری دەکەم یعنی بۆ ئەوەی کە بتوانن بە شێوەیەکی بڵێن بە زەختێکی زیاترەوە بەرەو ڕووی کۆماری ئیسلامی ببنەوە ئەگەر لە بەهاری ڕابردوو را سیر بکەیت ئەو سەفەرانەی کە بۆ ئیسرائیل کراوە لەلایەن بەرپرسانی ئەمنی و نظامی ئەمریکا وەک لوید ئاستین وەزیری بەرگری وەک سەرۆکی CIA وەک بلینکن وەک جەک سالیوان ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی و مارک میلی سەرۆکی ئەرکانی دفاعی ئەمریکا هەموویان لە ماوەی ئەو سێ مانگ و 4 مانگەدا قسەیان ئەوە بوو یەک پشتیوانی لە ئیسرائیل دوو بەرگری لە دەستپێڕاگەیشتنی کۆماری ئیسلامی بە چەکی ئەتۆمی و بە باوەڕی من بە ئەوە بۆ کۆتایی قسەکانم عەرز بکەم بە باوەڕی من کۆماری ئیسلامی تەنیا ئەم هەڕەشە و گۆڕشانەی بۆ ئەوەیە کە بتوانێت باج و ئیمتیازێکی زیاتر وەربێ واتایەکی دیکە پوڵی زیاتر وەربێ لەنا کۆماری ئیسلامی ئەو شەهامەتەی نییە کە دەستی بە چەکی ئەتۆمی ڕابگات زۆر باشە زۆر بەڕێز ناسر باباخانی چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە